لەگەڵ بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە کەلار ڕاستەوخۆ لەگەڵمە. زۆر سپاس کاک شوان بۆ ئامادەبوونت. لە تویتەکەی سەرۆکوەزیرانی عێراقەوە دەست پێ دەکەم کە دەڵێ دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵ کە ژن و منداڵی گەلی نەتەوەی کوردمانی تێدایە، کە دەڵێت کوردمان پرسیارێک بۆ دروست وەکە بۆچی تا ئێستا کە سوکاری ئەنفالکراوان نەقەرەبوو کراونەتەوە، نە زۆرێک لەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵدراونەتەوە. هۆکارەکەی چییە کە ئەوان گەلی کورد بنەتەوەی خۆیان دەزانن؟ زۆر سپاس. سەرخۆشی لە کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوەکانەکەم ڕۆحیش ئەو شەهیدانەی ئەمڕۆ دۆزرانەوە و سەرجەم شەهیدانی کوردستان بە تایبەتی ئەنفالکراوەکان شاد بێت. خۆی بەڕاستی غەدرێکی گەورەیە کە تا ئێستا کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان یان زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی باس قەرەبوو نەکراونەتەوە. قانونێکمان هەیە، قانونی ژمارە 16 ساڵی 2010 بە نەس ئەڵێ ئەوانەی لەسەر دەستی ڕژێمی ڕووخاو زیانیان بەرکەوتووە پێویستە قەرەبوو بکرێنەوە و لە تەفاسیلی شاعڵێ ئەبێ مەکاتبی قەرەبوو لەسەر جەم پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە سلێمانی و هەولێر و دهۆکیش بکرێتەوە و هەرێمی کوردستان دەبێت ئەندامی لە لیژنەی باڵای قەرەبووکردنەوە لە وەزارەتی دارایی عێراق بێ. ئەمە نەسی قانونە، بەڵام بۆ ئەمە ئەوان بۆ خۆیان لە کەرکووک بۆ خوارەوە تا بەسرە جێبەجێیان کردووە. قەرەبووی لە سەتانەوەتی سەرجەم زیان لێکەوتوانی دەستی بەعسیان کردووەتەوە، پارەیەکی خەیاڵیان بۆ تەخسیس کردووە، بەڵام تا ئەم لەحزەیەش 1 سنت قەرەبووی زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی باس لە هەرێمی کوردستان نەکراوەتەوە. کاک شوان تا ئێستا چەند گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە و بەڵام هەڵ نەدراوەتەوە؟ خۆی بەداخەوە ژمارەی گۆڕەکان زۆر زۆرن. من ماوەیەک پێش ئێستا سەردانی بەڕێوەبەری حیمایە مەقابری جەماعیم کرد لە فەرمانگەیەکە لە بەغدا و هەفتەی ڕابردوو سەردانی سەرۆکی دەستگای شەهیدانی عێراقم کرد و سەردانی سەرۆکی طوبعەدلی بەغدادم کرد و لە ڕاستیشا من لەسەر ئەم دۆسیەیە لە 18/2/2024 ئەم ساڵ شکاتم کرد لەلایەنە پەیوەندیدارەکان، چونکە ئەمانە بەڕاستی زۆر خوێن ساردانە و کەم تەرخەمانە مامەڵە لەسەر لەگەڵ گۆڕە بە کۆمەڵەکانە ئەکەن. لە ساڵی 2009 لە تەنیشت ئەم گۆڕەی کە ئێستا هەڵدرایەوە ئەمڕۆ دوێنێ لە ساڵی 2019 گۆڕێکی ترمان هەڵدایەوە کە 171 ڕووفاتی تیا بوو. ڕووفاتەکانیان برد تەسلیمی توبعەدلی کرا، ماوەی 5 ساڵ ڕووفاتەکانیان لە توبعەدلی بەغدا هێشتەوە. ئەخر کەی ڕەوایە تۆ 5 ساڵ ئێسک و پرووسکی ژن و مناڵی کورد لە سەلاجەکانی توبعەدلی بەغدا بێڵیتەوە، فەحسی DNA بۆ نەکەی و نەیت سامپڵی خوێن لە کەسوکارەکانیان وەرنەگریت و مقارنەی نەکەی کە شکاتمان لێکردن کە پرسیارمان لێکردن لەن تەخسیسمان بۆ نەکراوە. ینی هەموو تەخسیشەکەیش نەتەوەی عەرەبیش بێگومان بۆی کراوە تاوانکاریانیان بەرامبەر ئەنجام دراوە لەلایەن حیزبی باسەوە. دەمەوێت بڵێم کە وەزارەتی شەهیدان لەگەڵ ئەوانیش بە هەمان شێوە مامەڵە دەکات تەنیا لەگەڵ کورد بەم شێوەیە؟ بە شێوەیەکی گشتی پرۆسەی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ لە عێراق پرۆسەیەکی سەقەتە، ئیجتیهاداتی شەخسی تێکراوە و پرۆسەکە زۆر خاوە. تۆ مەسەلەن لە 2019 تا ئێستا لە تەنیشت ئەو گۆڕەی 2019 هەڵمانداوە کە خۆم لەوێ بوو من دوای 6 ساڵ گۆڕەکەی تەنیشتیان هەڵداوەتەوە. لە کاتێکە ئەمڕۆ ئەجیزەی زۆر پێشکەوتوو هەیە، هەتا شوێنەوارناسان ئەجیزەیان هەیە بەسەر هەر زەویەکە بڕۆ ئەزانێ 5 مەتر لە ژێر زەویدا ڕووفات لەکوایە، لە کاتێکە هیچ گۆڕێکی بە کۆمەڵ لە عێراقا 3 مەتریش نابێ 2 مەتریش نابێ. یعنی ئەجیزەی زۆر پێشکەوتوو هەیە، ئیمکانیەتی باش لە بەردەست دەوڵەتی عێراقەیە، بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی زۆر خاو و بێبەرنامە و یعنی زۆر ئەجیندای تێکەڵ بووە و بەڕاستی لەبەرەوەیش زۆربەی گۆڕە بە کۆمەڵەکان بە تایبەتی ئەوانەی دەشتی سەماوە نوگرە سەلمان وەکو محافزی سەماوە بە منیوت، وەکو بەرپرسی حیمای مەقابری جەماعیش بە منیوت، وتی هی زۆربەی هی کوردە جگە لەمە 11 گۆڕی تر حازرە. نازام بەداخەوە بە میکانیزمێکی زۆر سەقەت هەڵەدرێتەوە، هەتا ئەوەی دوێنێشکرا بەڕاستی من خۆم نەچووم
زۆر نیگەرانیشم لە پرۆسەکە هەم لە لایەنی کوردی لایەنی سەرەکی لەم بابەتە مثلا لایەنی سەرەکی لەم بابەتە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەبێ وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوەکان بێ کەسیان حکوومەتی هەرێمی کوردستان دوای لە ڕاستیدا ئێمە بۆ ئەم هینا یعنی ئێستا بابەتەکە خەریکێ بەداخەوە وای دیاتوە بەڕێز خانمی یەکەمی عێراق پرۆسەکە بەڕێوە ئەبات و هەر دوێنێ بەداخەوە ئەبوایە سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان لەوێ بوایین سەرۆکی کوت لە کوردستانیەکان هەمووی لەوێ بوایە بەڵام بەداخەوە بەڕێز خانمی یەکەمی عێراق دوو ئەندام پەرلەمانی یەکێتی وەکو کوردبان کردووە لەگەڵ محافظی پەرلەمانتارەکانی دیکەی کورد ئاگادار نەبوون لە هەڵدانەوەی ئەم گۆڕە بە کۆمەڵەکە هی کووردە هەر ئەسڵەن پرۆسەکە سەرۆکایەتی کۆمار و خانمی یەکەمی عێراق پێی هەڵسا کەسیان داوت نەکرۆ من جێگری سەرۆکی لیژنەی شەهیدانم لە پەرلەمانی عێراق کەس منی ئاگادار نەکردووە سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان ئاگایان لێی نییە یعنی مە پرۆسەیەکی زۆر گەورەیە من لەگەڵ ئەوم وەزیری شەهیدان بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان دەستی خۆش بێ خانمی یەکەمی عێراق ئیشی باشەکە ماندووبوو نەکێشن بەڵام باشترە پرۆسەکە بە شێوەیەکی باشتر بەڕێوە بڕوە سەرەتای مانگی 12 ئەمساڵ من لەگەڵ بەڕێزی شەهیدان و ئەنفالکراوان ئەو جیاوازیە بکرێنی دوجارەوانە هەر کوردن ئەمە لە بەرژەوەندی کێیە هیچ بەرژەوەندی بە حزبیکردنی ئەم کەیسە لە بەرژەوەندی کەس نییە وەڵڵا لە بەرژەوەندی نییە زۆر خراپە لە هەرچیە حیزبایەتی بکرێت ناکرێت لە بابەتی ڕووفاتە جینۆسایدا ئەنفالە حیزبایەتی بکرێت من لە سەرەتای ئەم مانگ یانی لە سەرەتای ئەم مانگە لەگەڵ بەڕێز سۆران عومەر و لەگەڵ ئەندامێکی پەرلەمان لەنەوەی نوێ کتابێکی ڕسمیمان کرد بۆ موئەسەسەی شوهەدای عێراقی داوامان لێکردن پرۆسەیە ڕابگرن بۆ ئەوەی باشتر بەرچاومان ڕوون بێ پرۆسەی هەڵدانەوەی گۆڕی مەقابر کەم و کورتی زۆر تایە یعنی هەندێک کێشەی تایە ئەبێ ڕێوڕسمەکان پرۆتۆکۆڵی بن لە ئاستێکی زۆر باڵا بچێ فکری حزبی لەم مەسەلایە بەدەر بکرێ بەڕاستی قەزەیەکی نەتەوەییە پەیوەستە یعنی بابەتێکە پەیوەستە بە تاکی خەڵکی هەرێمی کوردستانەوە باشتر وایە زۆربەی کە سوکاری ئەنفالکراوەکان لەو ڕۆژەی کە گۆڕ هەڵەدرێتەوە حزوریانە بێ کەناڵەکانی ئیعلام دیبلۆماتکاران سەفیری وڵاتان لە ئاستی باڵای هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ لە ئاستی باڵای پەرلەمان لە ئاستی باڵای سەرۆکایەتی کۆمار پەرلەمانی کوردستان پێویستە ئەمانە حزوریان هەبێت تەختەیەکی ئیعلامی باشی بۆ بکرێ بە هەموو دنیای پیشان بدەین کە ڕژێمی ڕووخاوی بەعز بە شێوازێ مامەڵەی لەگەڵ گەلی کوردستانە کردووە و چۆن زیندە بەچاڵی کردوون ئەم گۆڕانەی کە لە 2019 هەڵدراوە ئەمەی کە ئەمڕۆ هەڵدراوە دوێنێ هەڵدراوە تەنها ئەو گۆڕانن کە ژن و منداڵیان تیا زیندە بەچاڵ کردووە ینی هەمومان وێنەکانمان بینی وێنەی زۆر تراژیدین مناڵەکە قەڵەم و مختاتەکەی بردووە وازانێ دێتەوە و بچێتەوە قوتابخانە هەمومان سوورەکانمان بینی بەڕاستی ناخەژێن بوون بۆیە بەڕاستیە بە عەقڵێکی گەورەتر بە فکرێکی گەورەتر تەعامل لەگەڵم بابەتا بکرێ یعنی ئەبێ لەسەر ئاستێکی باڵا مامەڵی لەگەڵا بکرێ ئەبێ لایەنی پەیوەندیدار و سەرەکی لەم بابەتا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بابەتەکان زۆر غەڵەتە بە شەخسەنە بکرێەوە بە حزبیش بکرێ بەڵێ کاک شوان دەمێ ئەوت لێ بپرسم ینی چاوەڕێ دەکەن پرۆسەی پشکنینی DNA و پرۆسەکانی دیکە چۆن بەڕێوە بچێت بۆ ئەم گۆڕە بە کۆمەڵی دۆزراوەتەوە من لەسەر فەحسی DNA شکاتم لە طوبعەدلی بەغدا کرد لە جیازی ئیدعای عام بەداخەوە زۆر ئێمەیان هێنا و بردی نەتیجەیەکی وامان دەست نەکەوە ئەگەر چی بەردەوامیشین پرۆسەی فەحسی DNA پرۆسەیەکی زۆر خراپە ئەو ڕووفاتانەی کە لە 2019 دەرمان هێنا دوای 5 ساڵ لە سەرەتای ئەم ساڵە یعنی دوای 4 ساڵ پشکنینیان بۆ کرا نازام چ سڕێ لەوایە تۆ 5 ساڵ ئێسکوپروس لە سەلاجادانی پشکنینی بۆ نەکە لە مجەمیدا ئەوە یەک دوو بەڕاستی لە مانگی 1 و 2 تا ئێستا سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوەکان وەرگیراوە لە گەرمیان لە کۆیە و لە چەمچەماڵ لە کۆمەڵە شوێن وەرگیراوە لە مانگی 2 ئەم ساڵ وەسەرجەم ئەو ڕووفاتانەی کە 170 ڕووفات بوو لە مانگی 1 و 2 هەمووی لە مۆنۆمنتی چەمچەماڵ بە خاک سپێردران
جگە لەوەی هەر تا بە خاک سپاردنەکەیشی لە چەمچەماڵ مەراسیمێکی ناڕەسمی بوو دیسان حکوومەتی هەرێم لەوێ حزوری نەبوو مەراسیمێکی نازانم چۆن بوو لە مانگی یەکی ئەمساڵەوە تا ئێستا نەتیجەی و فەحسانە دەرنەچووە ئەوە گۆڕێکی تری بە کۆمەڵیان دۆزۆ نەک هەر نەتیجەی و فەحسانە لە دوای پرۆسەی ئازادی عێراق تا ئێستا هەرچی گۆڕ هەڵبەدراوەتەوە لەسەر ئاستی عێراق هیچ نەتیجەیەکی فەحسی DNA ڕانەگەیەنراوە ئێمە بۆیە کتابمان کرد ئەو سێ پەرلەمانتارە لە پارتی لە کۆمەڵی ئیسلامی لە نەوەی نوێ وتمان پرۆسەکە ڕابگرن بۆ ئەوەی جارێ مەسەلەی فەحسی DNA یەکلایی بکەینەوە ئەوە 20 ساڵە فەحسی DNA دەحساب ئەکرێ هیچ دیار نییە و هیچ نەتیجەیەک ڕانەگەیەنراوە. دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵم بووی دەست خۆش.